لێدەوری دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان فەرماندەکانی پێشمەگە لە سنووری کەرکووک پیرۆزبایی یادە لە خەڵکی کوردستان دەکەن و ڕاشی دەگەیەنن ڕۆڵی یەکێتی لە شەڕی دژ بە داعش ڕۆڵێکی کارا بووە. پیرۆزبایی ئەم یادە لە کەسوکاری شەهیدە سەربەرزەکانەکەم سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان کە لە سەنگەرەکانە گەرما و سەرما و ئەم چەندین یادیشیان بردە سەر و لە یادەکانە هەر لە گەرما و سەرما کۆڵی پێیان نەدا. ئێمە بە تەئکید هێزی پێشمەرگەی کوردستان هەڵگری ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ نیشتیمان پەروەری، بۆ خۆشەویستی خاک، بۆ گەڕانەوەی هەموو بستە خاچێکی داگیرکراوی کوردستان بۆ باوشی دایکی کوردستان. ڕۆڵی ئێمە کە هێزەکانی پێشمەرگە بۆ گرنەوەی ئەم ناوچانە بۆ خۆتان نەزان لە میحوەری 1 و میحوەری 2 3 تا میحوەری 4 زۆربەی زۆری ئەو شوێنانەی کە ئێستاکانە ئێمەیتیان لە دەستی داعشا بوو وەخت خۆی جێشی عێراقی لێبوو ڕایان کردبوو شوێنەکانیان چۆڵ کردبوو کە داعشات بووە هەموو ئەو شوێنانەمان ئێستا کۆنتترۆل کردو و بەرگری لەو شوێناناکەین کە ئێستاکانە لە کەرکووکەوە تا ئەگاتە خانەخین. هاوڵاتیانی کەرکووک ئاماژە بە سەروەریەکان یەکێتی دەکەن کە چۆن لە دوای سەرڵدانی شەڕی داعش یەکێتی بە خوێنبەرگری لە کەرکووک کردووە. دیارە دوای کەوتنی مووسڵ و پێشڕەوەکانی داعش بەرەو سنووری کەرکووک توانی پانتاوێکی زۆر لە سنووری کەرکووک داگیر بکە. دوای هەرەسێنانی جێشی عێراقی و بۆشایی ئەمنی لە ناوچەکە و جوڵانی هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەت هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو سنووری کەرکووک و دەوروبەری توانیمان بەرگریەکی باش بکەین و سنوورێکی زۆر فراوان لە چەکدارانی داعش پاک بکەینەوە. یەکێتی وەک هێزێکی گەورە و کاریگەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە جێپەنجەی لە شەڕی دژ بە داعش لە کوردستان دیار بووە و خاوەنی سەروەرێکی گەورەیە بۆ کەرکووک کە شارەکە لەسەر دەستی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی دژە تیرۆری وێزامنیەکانی تر توانراوە ئاسایشی ئەم شارە بپارێزرێت و تێکەوژیان لە کەرکووک بۆ پێشەوە ببرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.